ترافیک ئەم جارە دەچێتەی دارەی سربەخۆی سۆران. ئەم ناوچە و دەڤەری بە جوانی سروشتەکەی و کانیا و ڕووبارە سازگار و شاخە بەرزەکانی بەناوبانگە. خەڵکەکەشی میوان دۆست و پابەندی یاساکانی هاتوچۆن، بۆیە لە ڕووی هاتوچۆ کەمترین ڕوودا و قوربانی هاتوچۆی تێدا تۆمار کراوە. لەگەڵەوەش پاڵپشتیەکانی حکومەتی یارێمی کوردستان بۆ دابینکردنی خزمەتگوزاریەکانی بواری هاتوچۆ و ڕێگاوبان وای کرد ئەو هەمانگێ دروست بێت و خەڵک لە ڕوودا و زیانەکانی بواری هاتوچۆ پارێزراو بن. ئێرەی دارەی سربەخۆی سۆرانە. ئەو ناوچەیە چەندین قەزا و شارۆچکە و هەزاران گوند لە خۆ دەگرێت. لە بەشێکی ئەو ناوچەیە ڕێگای سەرەکی و استراتیژی پێدا تێدەپەڕێت کە یەکێک لە گرنگترین دەواازەکانی هەرێمی کوردستان لە خۆ دەگرێت و هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێران و تورکیا. ئەم گرنگی وای کردەوە بوێت تا ڕێگایەکی سەرەکی و جەنجاڵ و قەرەباڵە خلامش و ئۆتۆمبیلە گەشتیاری و بازرگانیەکان و خەڵکی دەڤەرەکە. جاران شاری سۆران بە یەکێک لە بازاڕە گەرمەکانی ئۆتۆمبیلی بێت تابلۆ و تۆز و بەها ژمار دەکراوە. ژمارەی سەرپێچی هاتوچۆ کەم و کوڕی لە بواری هاتوچۆ وای کرد بوو هەر کات ناوی سۆران دەهات بیری زۆرێک لە خەڵکی بۆ پابەند نەبوون بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ دەچوو. ترافیک بەناوە هەموو جوانێ دەچێتە بەڕێوەبەراتی هاتوچۆی ئیدارەی سربەخۆی سۆران. لێرە باس لە ڕێخستنی هاتوچۆ و گۆڕانکاریەکان لە ناو شار و ڕێگاکان دەکەین. بۆ یەکەم جاریشە گۆڕانکاریەکان لە بواری هاتوچۆ لە کەمکردنەوەی سەرپێچی و ڕووداوی هاتوچۆ و ڕێخستنی شەقام و پابەندبوونی شۆفێران باس دەکەین. دەمانێت بزانین ئەوەی لە ماوەی کابینەوەی حکومەتی یارێمی کوردستان لە بواری هاتوچۆ وەک خزمەتگوزاری دابین کراوە بۆ خزمەتی وڵاتیان و بنیادنانی سیستمی پێشکەوتوو پلانەکان کراوە چ کاریگەری هەبووە. بۆ یەکەم جاریشە پۆلیسی هاتوچۆ و کاربەدەستانی ئەو شارە ڕای دەگەێنن کە ئەو هەوڵانی حکومەت لە بواری هاتوچۆ و باشترکردنی ژێرخانی ڕێگاوبان وای کردووە ڕووداوی هاتوچۆ بە شێوەیەکی بەرچاو کەم بێتەوە. بەنسبەت سەرپێچیەکانی هاتوچۆ ئەگەر مانگانێ ئێمە 7,000 ئۆتۆمبیلمان لە کامیرایەکانی تیژراوی دێدا ئێستا دابەزووە بۆ 2,000 ئۆتۆمبیل. ئێمە ڕۆژانە مەفارزی هاتوچۆ لە سانتەری شاری سووران و لە قەزاکان دادەنین بۆ ئەوەی کە شوفەران ڕێنەماییەکان و ئاگاداریی پێویست لە ڕووی هاتوچۆ پێیان بدرێتن. ئەو ڕوو مەفارزانە پتر ئیشی ڕێنەمایی دەدەن حتا ئیجراعات ئەگەر تەماشا بکەن لەگەڵ ساڵانی ڕابردوو ڕێژەی سەرپێچیەکانی هاتوچۆ لە سۆران بە ڕێژەیە 180 کەم بوویتەوە. ئێمە سزاکان زۆر کەمی کردووە. زۆرتر ئێمە حەول دەدەن لە ڕێی ڕاگەاندنەکان لە ڕێی مەفارزی خۆمان شوفەرەکان پابەندی یاساکانی هاتوچۆ بکەن نەکە لە ڕێی سزاکان. طبعا ئێمە لە بەڕێوەبەراتی هاتوچۆی ئیدارەی سربەخۆی سۆران لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێ دەستمان کرد بە دانانی پلانێک بۆ شاری سۆران بە تایبەت سەنتەری شاری سۆران لەبەرەوەی شاری سۆران شارێکی گەشتیاریە. ئێمە دەستمان پێ کرد بە وەرگرتنی ئیجراعات دژی ئۆتۆمبیلەکانی کە پابەندی ڕێنەماکانی هاتوچۆ نابن. سەنتەری شاری سۆران سیستەمێکی کۆنی ڕاستنی ئۆتۆمبیلی هەبوو. ئێمە لەگەڵ برادەرەکانمان لە بەڕێوەبەراتی هاتوچۆی ناوشار دەستمان پێ کرد بە ڕاستکردنەوەی ئەو سیستەمە. لەبەر ئەوەی گەراج لە سەنتەری شاری سۆران کێم بوو قەلەباڵغێکی یەکجار لە ناو سەنتەری شاری سۆران دیار بوو. ئێمە لەگەڵ دانانی مەفارز و لەگەڵ ئیجراعاتی کە لە ناو سەنتەری شاری سۆرانمان دەکرد هێدی خەڵکەکەمان ڕێنەمایی دەکرد کە ئۆتۆمبیلەکانی بەنە ناو گەراج. لە ساڵی 2021 لە سەنتەری شاری سۆران تقریباً 4 گەراجی ئۆتۆمبیلی هەبوو کە خەڵک زۆر پابەند نەبوو بچێتەوە ئەو گەراجانە. لە ساڵی 2024 ئێستا ئەو گەراجانە بوو 15 حتا 16 گەراجی لە سەنتەری شاری سۆران بەرز بوویتەوە. هەموو ئەو گەراجانە ڕۆژانە پڕ دەبێت لە ئۆتۆمبیل و ئەوە قەلەباڵغ و جەنجالی لە ناو سەنتەری شاری سۆرانی کردیەوە. لە ساڵی 2023 بە تایبەت لەگەڵ کردنەوەی ڕێگاکانی نو لە بەرەبەراتی لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بە سپاسەوە لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان 2 ئۆتۆمبیل تایبەت بە هێلکاری و ئۆتۆمبیلی بویاخ بوومان دابین کرا.
هەموو ئەو ڕێگانێکی لە بەرەبەتی هاتوچۆی سووران یان لە قەزاکانی کە دەکرێتەوە ئێمە لە ڕێی ئەو ئۆتۆمبیلانە لە ڕێی تیمی ئەندازەی هاتوچۆی خۆمان هەڵدەستین بە هێلکاریکردنی شەقامەکان لە ساڵی ڕابردوو ئێمە بەشێکی لە شەقامەکانی ناو سنتەری شاری سوورانمان هێلکاری بوو کرد لەگەڵ هەندێکی لە دەستمان کرد بە هێلکاریکردنی خەتی پەڕینەوە لە سنتەری شاری سووران و لە قەزاکان لە ساڵی ئایندە لە بەرنامە مۆدە لە هەموو ئەو قەزانە کە ڕێگاکانی نو دەکرێتەوە یان نوژان دەکرێتەوە یان ڕێگای نو دەهێتە دانان ئێمە هێلکاریان بوو بکەین لەگەڵ هەندێژی ئێمە لە ڕێی تیمی ئەندازەی هاتوچوو لەلایەن وەزارەتی ناوخۆ ساڵانەی ڕێزامەندی وەردەگرین بۆ لە ڕێی کۆمپانیەکانەوە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین گاردڕێل یان پارژینی بۆ ئەو ڕێگانە چاو بکەین کە مەترسیدارە ئەو پاڵپشتیە کە کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان بوویتە ئەوەی کە ڕووداوی هاتوچوو لە سنوورمان بە ڕێژەی 140 دابەزیتن ئێستا بەرەبەتیەکەمان هەموو ئەو خزمەت گوزاریانەی کە پێویستە دەدرێتە هاوڵاتیان و ئەوە وەلێکردە خۆشەویستی لە ناوبینی پلیسی هاتوچوو هاوڵاتیان زیاد بکرێتن و ڕووداوی هاتوچوو قوربانیانی هاتوچوو سەرپێچیەکانی هاتوچوو بە گشتی لە ئیدارەی سەربەخۆی سووران زۆر کەمی کردووە. لە بواری ئەندازەی هاتوچۆش وەزارەتی ناوخۆ گرنگی زۆری بەو بەشەداوە تا بتوانن ناوچە شاخاویەکان و سنتەری شارەکان بەهێما و ئاماژەکانی هاتوچۆ دابپۆشرێن. لاگەری پابەندبوونی شۆفێران بە ڕێنماکانی هاتوچۆ ڕۆیشتن بە شێوی دروست لەسەر ئەو ڕێگەیانە و بەناسینی هێما و هێڵکاریەکان شارەزایان دەڵێن ڕووداوەکان سنووردار دەبن لە هەموو جیهان ئەو هێما و ئامرازانە بوونەتە ڕێنیشاندەر. وتەبێژی هاتوچۆش باز لە هێما و ئامرازەکان دەکات. دوای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم وەزارەتی ناوخۆ هەرسا بە دابینکردنی چەند ئامێرێک کەوا تایبەتن بە بۆیەکردنی کربستۆنەکان کەوا پێی دەڵێن ڕەسیف واروەها لەگەر هێلکاریکردنی شەقامەکان دوای ئەوەی کەوا تیمێکی ئەندازەی هاتوچۆ بۆ شارەزابوون لەو ئامێرە ڕاهێنانیان لەسەر لە بەڕێبەرایەتی هاتوچۆی هەولێر ماوەی چەند ڕۆژێک لەو کارە دەست بەکاربوون تاکو شارەزایی زیاتر پەیدا بکەن بۆ ئەوەی ئەم کارە لە سۆران دەست پێ بکەین. دوای تەوابوونی خولەکەیان لە بەڕێبەرایەتی هاتوچۆی هەولێر هاتنەوە لێرە ئەمە یەکسەر لەگەر دابینکردنی ئامێرەکان وەروەها ڕێژەیەکی باشی لە هەم سبوغی بابەتی کە ئەو سبوغێکەوە بەدەست جیهاز گەرم دەکرێتەوە ئەو سبوغی ساردکەوە ڕەسیف و شتەکانیان دەشوێ دەکرێتن لە بۆ هێلکاریەکان. ئێمە لەگەر هاتینێم کەلوپەلانە لە بەڕێبەرایەتی سۆسۆران بەشی ئەندازە دەستمان کرد بە هێلکاریکردنی ئەو شەقامانەی کەوا تازە کرکراونیان تازە نۆژەن کراونەوە وارووا دروستکردنی چەندین شوێنی پەڕینەوەی پیادە خەڵێکەوە بەو شوێناندا تایبەت بە پەڕینەوەی وارووا بۆیەکردنی هەموو کربستۆنەکانی کەوا شەقامە نوێیەکان و کربستۆنەکانمان بۆیە کردەوە بە ئامێرێکی تایبەتەکەوە بەخۆی بە شێوەیەکی تۆماتیکی بۆی دەکاتەوە و ئێستا لە ئایندە بەرنامانەوەیە لەگەر بەڕێبەرایەتی ئەندازەی گشتی لە هەولێر لەسەر هێڵین کەوا بۆ ئەم ساڵ بۆ پلانی 2024 ئەوەیەکەوە ڕێژەیەکی زۆر لە سبوغوان بۆ دابین بکەن بۆ ئەوەی ئەم ساڵ لە پلانی 2024 کەوا شەقامەکانی دەرەوەی سۆران وەکو سۆران چۆمان حاجەمەران کەوا هەرێمی کوردستان دەبەسێتەوە بە وڵاتی ئێران مەرزێکی نێودەوڵەتیە ئەم ڕێگایە واروەها ڕێگای سۆران سیدەکان و ڕێگای سۆران مێرگەسۆر سۆران خەلیفان بە خۆشحاڵیەوە کە ئەو سبوغەویان ئەو ئامێرانەی کەوێ سەربەسمانە ئیشەکارمە پێ دەکرێن هەرکە کات لە ئایندەیەکی نزیکدا ئەو شوێنانەی کەوا پێویستی بە بۆیەکردن بیتن یان پێویستی بە شوێنی پەڕینەوەی بیتن ئێمە بە زووترین کات دەست پێ دەکەین و چیان دەکەین. ئێستاش ئەو شوێنانەی کەوا ڕوودا و لێ ڕوودایە تاسەی لێ بۆ تاسە پلاستیکەکانمان هەڵگرتەوە بە حکمیەوەی زۆر ئۆتۆمبیلیان هاتچۆیان تێک چووە گۆڕیتمان ئێستا ئەو تاسانێکەوە لەلایەن بەڕێبەرایەتی هاتوچۆی سۆرانەوە بە شێوەی قیر کە دروست کراوە ئێمە ئەو تاسانەش هەر هەمویان
بۆیە دەکەین و بۆیەکی تایبەت بۆ ئەوەی خەڵک شێوەکو فسفۆریە کە لە کاتی دی دیار بیتن و تووشی ڕووداونێت. سەبارەت بەو گۆڕانکاریانە لەگەڵ مەفرەزیەکی هاتوچۆ دەست بە بەدادا چوون دەکەین بۆ ئەوی بزانین ئەو گۆڕانکاریانە چین و چۆن چاودێری جۆڵەی هاتوچۆ دەکرێت. بەڕێوەبەری هاتوچۆی ناوشاری سۆران باس لە گۆڕانکاریەکان دەکات. ئەو بۆ ترافیک هەوڵەکانیان بۆ ڕێگری لەسەر پێچەکان دەخاتە ڕوو. لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و بەشی هاتوچۆی ناوشاری سۆران کۆمەڵێک چاکسازی گرنگ ئەنجام درراینە. یەک لەوان دروستکردنی لیژنەیەکە کە لە چەندین ئەندام پێک هاتووە لەوانە من وەک بەڕێوەبەری هاتوچۆی ناوشار و بەڕێوەبەری گواستنەوەی سۆران و پایمەقامیەتی سۆران کاری ئێمە ڕێخستنی سێکتەری گواستنەوەی سۆرانە. لەو چوارچێدا چەندین بڕیاری گرنگ دراوان لێک لەوانە دروستکردنی تەرمیناڵی ڕێکوپێک لە شاری سۆران. یەکێکی تر لەو بڕیارانە کە درایە ڕێخستنی سێکتەری گواستنەوە زیادکردنی ئۆتۆمبیلی تەکسیە بوو ناو شاری سۆران کە پێشتر ئۆتۆمبیلی تەکسی زۆر کەم بوون لە ناو شاری سۆران. پێشتر زۆربەی ئەو ئۆتۆمبیلانە کە لە شاری سۆران هاوڵاتیان دەیان گواستەوە ئۆتۆمبیلی تایبەت بوون، تەنانەت ئۆتۆمبیلی تۆزی باش تێدا بوو. زۆربەی هاوڵاتیان نەیان دەزانی کە ئۆتۆمبیلی تەکسی کان ئۆتۆمبیل تەکسییان خود ئۆتۆمبیلی گواستنەوەی هاوڵاتیانە تایبەتە. لەمە و دوا بڕیار دراکەوە کارمەندی هاتوچۆ و کارمەندی بەڕێوەبەری گواستنەوەی سۆران لە گشت بازگەکان دادەنرێن بازگەکانی سروری سۆران بۆ ئەوەی هەر ئۆتۆمبیلێکی تایبەت و هەر ئۆتۆمبیلانە کە تابلۆیان پێچەوانە یا سێڕان هاوڵاتیان بگوازنەوە پێبژاردنیان بوو دەکرێتن و ئەو دیاردەیە لە شاری سۆران بنەبڕ دەکرێت ئینشاڵڵا لە ماوەیەکی کەمدا. پۆلیسی هاتوچۆ بە شوێکی مەیدانی چاودێری دۆخی هاتوچۆ دەکات. ئەو قۆناغانەی چاکسازی لە بواری هاتوچۆ لە شاری سۆران کە دەستمان پێکردە قۆناغ بە قۆناغ بە دەستمان پێکردە. ئێستا یەک لە قۆناغانەی کە پێشتر بوو بتوانم باس کرد ڕێخستنی سێکتەری گواستنە بوو. قۆناغێکی تر کە ئێستا دەستمان پێکردیە لەناو بازاری سۆران بە هیچ شێوەیەک کارمەندی هاتوچۆ لە ناو بازار نەماوە. هەموو تەنزیم بووینەوە هەروە ئەو ئۆتۆمبیلانەی کە بێسەرەتان و تابلۆیان پێچەوانە یاسای ڕێنماییکاری بە هیچ شێوەیەک لە ناو بازاری سۆران ڕانەوەستن. گشت ئۆتۆمبیلەکان بووینە ئۆتۆمبیلی تابلۆ. دوای دەست بەکاربوونی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانی دارەی سەربەخۆی سۆران دامەزرا. حکوومەت وەک هەموو بوارەکانی تر لە بواری هاتوچۆ و ڕێگاوبانی شپاڵپشتی و شاری کرد بە دابینکردنی خزمەتگوزاری لە بواری هاتوچۆ و سیستمی هاتوچۆ و دروستکردن و نۆژەنکردنەوەی ڕێگاوبانەکان. ئەو پێشکەوتنەوەی کرد پۆلیسی هاتوچۆ چەند هەنگاوێک بگرێتە بەر لە ڕێخستنی شەقام و هاتوچۆی شۆفێران و نەمانی دیاردەی ئۆتۆمبیلی بێسەرەتا و تۆز و باو باشترکردنی ئەندازەی هاتوچۆ. بۆ یەکەم جاریشە پۆلیسی هاتوچۆ کاربەدەستانی ئەو شارە ڕای دەگەێنن کە ئەو هەوڵانی حکوومەت لە بواری هاتوچۆ و باشترکردنی ژێرخانی ڕێگاوبان وای کردووە ڕووداوی هاتوچۆ بە شێوەیەکی بەرچاو کەم بێتەوە. سنتەری شاری سۆران ئۆتۆمبیل بە شێوەی لە ناو بازار ئۆتۆمبیل بە شێوەی یەکسای دەتوانیتن بۆ ماوەیەکی دیاریکرا و ئاماوەیەکە بۆ دیارکراوە دەتوانیت ڕابواستن. وهروەها ئۆتۆمبیلانەی کە بە شێوەی دو سایت دەبی چوارینەی پێ بکەن بۆ ئیشی زۆر زەڕۆر. ئۆتۆمبیلی یەکسایدیش تەنها ئەو ئۆتۆمبیلانەی کە هەلگیری ئەو تابلۆوانن کە لەگەڵ یاسا و ڕێنمایی هاتوچۆ دەگونجێت بوو نمونە ئۆتۆمبیلی تابلۆی هەولێر، تابلۆی پارێزگای سلێمانی و هەروە تابلۆی پارێزگای دۆک دەتوانن ڕابواستن بۆ ماوەیەکی دیاریکراوە.
چاوانی باش برای باز لشین مولاتات بین اگر عزیز نبی انت مرگ سوره هاتی بله خیر به سرچم بس دو سه مخالفه بون یکیش مخالفه توا بوده سب وابو بس يلا بتشوف راجل. كم بين رقم تلفوني مشغول بو دست خوشیل تا انت رباعی فکر و بس هند اویدی تهبون راستی اویدی یک تا سب خط پیاده راگیر بو وابو دومیش اتومبیلات تابلو دو خودی پیانیه هر رو عزیزم خودی قپاد از که دی چینه کنه برادرش اگر هر رو نتوبم حق جدونه من باره کنی دایی مش کدار هلی تدا خودی رقمم به هر ددا لیکن نه تابلوه ناشته خودت نمی‌برای. چارچوب مخالفت شده ولا چارچوب حتی- قانونیه یک اگلاب خدمتگزاری گرینگانه که وا لم کابینایه للم بش اندازه برابری هاتشو اداره سربخوی سوران بو حولاتیان و شوفران دابیران کراوه و هاوکاره که زور باش بوه دانانی هماکانی هاتوچو و هر وا دابین کردنی هلکانی پرینای پیاده و هر وا هلکانی لگجیا کردنای اتومبیل هلکاری شقام که به تایبتی زور هاوکار بوه بو کم کردنای روداوی هاتوچو پیشتر انجامدانی سرپیچی لشار سوران به شوی که برچاو زور بو اوانه زیادتر للوان او اتومبیلانه و دکران که هلگرنی تابلوی پیچوانه یاسابون چونکه انجامدانی رکاری یاسایی لدجیان برک به زحمت بود بی اوانه مولاتیان لیورگیره بو اوی بتوانی رکاری یاسایی برانبریان انجام ده بلام لو شخص زیانه که ایسا انجام دراون او اتومبیلانه به شوی که زور برچاو لشارکامان کم بوینه توا و هر و سیستمی که والا برابرتی هاتوچو اداره سربخوی سوران دانره او اتومبیلانه وکو اتومبیل هلگیری تابلوی یا سای گشت او سرپیچیانه که انجام دادن تومار دکرین و پیبجاردیان لیور دکرین هر و ایستا او اتومبیلانه اگر لکامیرکانی هاتوچو خیرایش خیرای دیراکیره و زیادتر بیتن اوانش پیبجاردیان لیور دکرین پیبجاردینی آج بوی تهوی اوای که اوانه پابند بن به رنمایکانی هاتوچو و هر و کاراسات هاتوچو روداوی هاتو بشه که برچاو لسنوری اداره سربخوزی سوران کم بویته و هر و انجامدانی سرپیچیش کم بویته و شارکه من سکتری گواسنه بشه که برچاو بره پیش شو یک لو پیشکەوتنانەی کە لە شاری سووران لە بواری هاتوچە ئەنجام درەوە دروستکردنی ئەو ڕێگایە هەروەها دابینکردنی گشت ئاسانکاریەکانی هاتوچوو لەسەر ئەم ڕێگایەوە کێلی جاکردنەوەی ئۆتۆمبیل و ڕووناکی ئۆتۆمبیل و هەروەها شەقامێکی ڕێکوپێکە ئۆتۆمبیلەکان پابەند نابن بە لێخوڕینی دیاریکرای خێرایی ئۆتۆمبیل ئیدارەی سەربەخوا سووران هەڵسا بە دانانی کامیرای ناو اتومبیل دیاریکردنی خیرایی ناو اتومبیل و هر و کامیرای ثابت که ایسا و شوینه که ایسا دست پکرای درست نکن بودانانی کامیرای جگیرای دیاریکردنی خیرایی اتومبیل مەفرۆزەکانی هاتوچۆ سەرەتا دەست دەکەن بە دانانی خاڵی بشکنین چاودێری ئۆتۆمبیلانە دەکەن کە بێسەرەتان و تۆزوبان لاگەری هەبوونیان ڕێنمای و ڕێکارەکانیان نیشان دەدرێت لێپێچینۆ لە بەشێکیان دەکرێت و هۆشیار دەکرێنەوە ئەو ئۆتۆمبیلەکە هەڵگیری تابلۆی دەرەی هەرێمە پارێزگای کەرکوک حمل دەبی ئۆتۆمبیل خەوانەکەی بەناوی خۆی بکات ئۆتۆمبیل بەناوی خەوانی بیتن هەروەها دەبی لە هاتوچوی هەرێمی کوردستان باجیش دروست بکەن شش مانگجارێکیش بچیتن لە هاتوچوی هەولێر گشت پاکانەکانی بینیتن ئەگەر سەرپێچیەکی ئەنجام دابیتن یا خۆت لە کامیرای دابی دەبی گشت پاکانەکانی بینیتن
ئەو ئۆتۆمبیلی دەبینن ئۆتۆمبیلی جووری تەکسیە تابلوەکەی لەگەل یاسا و ڕێنمای هاتوچوو دەگونجێت بەس ئەوە هەڵسایە بە بەستنی زیینون کاوەش لە کاتی شەودا ڕێگیری بوو شوفێری ئۆتۆمبیلی بەرەمبەر دروستکە لە بوو بینینی تەواو زۆر دەبیتە هۆی ڕوودانی کارەساتی هاتوو. ترافیک ئامانجی بنیانانی کۆمەڵگەیەکی هۆشیار و سەلامەتووی هاتوچۆیە کە بتوانین لە سیستمی هاتوچۆ هەم خۆمان بپارێزین هەم ئەمراز و پێکاتەکان تا سیستمێکی هاتوچۆی سەلامەت و شارستانی بنیاد بنین.